سڵاتان لەبێ بینەرانی عزیزی شارپرێزم کاتەوە کاتێکتان باش دیارە لە دوێنەوە بە دیاریکراوی بابەتێک لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەنگدانەوەی زۆری لەکەوتێتەوە ئەویش زیادکردنی نرخی گواستنەوەی سەرنشینانە لە نێو هێڵە گشتیەکانی ناوشاری سلێمانی لە 500 دینارەوە بۆ 650 دینار هاوکات لە ماوەی ڕابردوودا گرانبوونی نرخی سوتەمەنی بنزین و گاز بە دیاریکراوی بنزینێکێک بوو لەو کێشە و گرفتانەی کە بەرۆکی بەشێکی زۆر لە شۆفێرانی هێڵەکانی ناوشاری گرتبوو لە ئێستادا دەمانەوە بۆ گفتوگۆکردنە سەرم دوو بابەتی جیاوازە گفتوگۆ بکەین لەگەڵ دلێر حەمە شەریف بەرپرسی هێڵی خەبات لە ناوشاری سلێمانی کاک شەستاو لەبێەوەم کاتت باش لە دوێنەوە بابەتێک لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بە گەرمی باسەکرێ ئەویش زیادکردنی نرخی گواستنەوەی سەرنشینانە لە 500 دینارەوە بۆ 650 دینار ئەم بابەتە تا چەند ڕاستە ئەو بابەتە بابەتێکی بێبنەمایە ئەوە دەنگ پەیوەندە بە خوێنکارانەوە خوێنکاران ئەمەیان بڵێن لە پێیجەکەی خۆیانە بڵاو کردێتەوە ئێمە بە هیچ شێوەیەک 63 خەتە خۆی هەر 62 خەتەکەش کرێ زیاد بک من بە هەموو برادرانی ترم و تۆ لێ پرسراوەکان وتومە ئێمە کرێ زیاد ناکەین چونکە ڕۆژانە منتیقی ئێمە منتیقەیەکی بە حەقەت بدەوێت نەدەوێ فەقیر حاڵن هەمووی خەریکی بەقاڵی و خەریکی کرێکاری و خەریکی ئەم شتانن بەڵێ چوار هێڵی لەسرە تاوەرەکان و کانیبا و خەسخانەی شۆڕش و یاڵەکەی خەباتە ئێمە بە هیچ شێوەیە لەگەڵ کرێ زیادیانین و کرێژ زیاد ناکەین ئێمە داوامان لە بەڕێز کاگاوات کردووە کە وەکو بڵێن سەرۆکی وەحدەی شار داوامان لەگەڵا کردو بەش بە هەر شێوەیەک بێ پشتگیریمان بکە بۆ ئەوەی کە سوتەمەنی هەر نەبێت لە ئەقل ڕۆژانە 30 لیترمان بۆ دیاری بکەن بە 500 دینار قایمەت چی بۆ لە بەرامبەر داواکردنەکەی ئێوەدا هێشتا نەگەیوێت بڵێن ئێستا بە حساب بێ سبەی نەجوابمان بەداتەوە وەکو ڕۆژی یەکشەممە هێشتا جارێ بە جوابی ئەوەی نەداوێنێتەوە ئەلەم کتابەکەم بەرز کردوێتەوە تا لە پرۆژە تایبەتەکانە ئەوی چاوەڕێی جوابی پرۆژە تایبەتەکانەکە کە پرۆژە تایبەتەکان جوابی ئەو باتەوە ئەوی جوابی ئێمە ئەداتەوە ئەگەر جوابەکەشی بە نەخێر بێت ئێمە بە هیچ شێوەیە نەکرێ زیادەکەن و لە نەگەر کرێ زیادی شین چونکە کرێ زیادی لەسەر چی ئەەکەم من لەسەر برایەکەم لەسەر ئامۆزایەکەم لەسەر پورزایەکەم لەسەر خاڵۆزای خۆمی ئەەکەم هەمووی کە سوکاری خۆمانە تا ئێستا شۆفێرەکانی ئێوە لەم هێڵایە ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە کە نەفەر سەرکەوێت لە دوێنەوە تاوەکو ئێستا سەرکەوێت لەگەڵتانە 650 دینار با بە ئێوە لە بەرامبەردا ئێوە بیگەڕنەوە پێی بڵێن و ئاگاداریکەنەوە کار 500 دینارەوەی گۆڕانکارێکی بەسەرڕا نهاتووە بەڵێ من ئەمڕۆ خۆم جارێ سوتفەی ئەوم کردووە 650 ناردووە بۆم جێڕاوە توتمە کاکە نەفەر هەر 500 دینارە توێتی سوتەمەنی بەرزە سوتەمەنی بەرزە گوناهی و هاوڵاتی چییە نرخی گواستنەوەی سەرنشینان هەر لە 500 دینار بەجێگیری ئەمێنێتەوە بە هیچ شێوەیە سەر ناکەوێت ئەگەر دانەبەزێت دڵنیا دەکەم کە بە حاتی بەرەوسەرەوە ئێمە ناچین ئێوە داواکاریتان چییە بۆ لە حکومات وە لە قایمەت و لایانی پەیوەندیدار بەوەی کە هێڵە گشتیەکان بە چاوێکی جیاوازتر سیر بکەوە سوتەمەنی پێویست بڕی پێویست بۆ هێڵەکان دابین کرێت لە ماوەی ڕابردوودا ساڵانی ڕابردوو کۆبوونی تایبەت هەبوو بۆ هێڵەکان کە هەر هێڵێک و بەشێک لە بەنزخانەکانە سوتەمەنی پێدرا لە ئێسادا ئەوە نەماوە و تا چەند داواکارن بۆ ئەوەی کە داواکەتان بکاتە شوێنی خۆی و سوتەمەنیتان بۆ دابین بکەن خۆی ساڵانی تر کە تۆ ڕاز ئەەکەی کۆبوونیان بۆ کردبین ئەوە بڵێن بەنزیخانەی حکومی هەبوو ئێستا بەنزیخانەکان هەمووی مەدەنیە و هەمووی کۆمپانیایە ئێمە داوامان کردووە ڕۆژانە 30 لیترمان بنێ بە 500 دینار بە چوار هێڵ و بەنزیخانەیەک بۆ دیاری بکات لیتری بە 500 دینار زیادەکەشی لە جیرفانی خۆمان و لە بازاڕی ئازادە خۆمان ئیسعدادی ئەومان هەیە کە بیکڕین بەس نەک لەسەر فەقیر و هەژار ئەنجا خۆ ئەمڕۆژ بە سوتەمەنی بۆتە کێشەی سەرەکی بۆ خەڵک یا بۆ شۆفیران ئەی تۆ بڕۆ ناو بازاڕەوە هیچ شتێ لە جێگەی خۆیان نماوە هەموو شتەکان هەڵکشان بەخۆیەوە ئەبینەیە شتێک نیە وەکو ڕقابەیە وەکو شتێ هەر بەناو بازاڕە بگەڕێ کە نێڵێ ڕۆژانە شت زیاد بکە ئێستا وەرە شتێکە چیت لەم دوکانەیە بە 2000 چێتە دوکانەکەی لای سەروی ئەوە هەر یەک دوکانیان بینە بە 4000 ئەمە ئێوە ئەگەر نرخی بنزین هەر بەم شێوە بمێنێت و یاخود گرانتر بێ لە بەرامبەرەوەی کە نرخی گواستنەوەی سەرنشینەکان زیان ناکەن بەڵام لە بەرامبەرمدا بایکۆتی هێڵەکان ناکەن لە کاتێکە لە ڕابردوودا بازدەوە دەکرا کە ڕەنگە بایکۆتکردنی نێچێک بێت لە ئەگەرەکان لە بەردەستی شۆفێران و بەرپرسی خەتەکان وەڵا ئەوەمان کردووە بە تەمای ئەوە هەین ئێمە بایکۆت بکەین بەس بایکۆتەکەیەکەین فشارێکە خینە سەر دەسەڵات بزانین دەسەڵات هەر بەوەیە بە ئاگایەتەوە لە ئێمە ئێستا بۆ شێوەیە بە هیچ شێوەیە بۆمان دەرناکە خۆی ئێمە بەس کە ئەڵێن بەس سوتەمەنی سەرەکی ئێمە نییە کاکەم تایە پاتریە ڕۆژانە تۆ مەساریفی خۆتە کرێ خەتە کرێ گەراجانەیە و دوایی زۆری شۆفیران هەیە کرێەکەی 300,000 کرێ ئەدات بە خاوەن هێڵەکە ئەی تۆ ڕۆژانە ئەی ماڵ و مناڵ بەچی ئەژی ئەمانە هەمووی کێشەیە بۆ ئێمە بەس ئێمە ئەمڕۆ سەرەکی کە وەکو هەدەفێ بەدەستمانێ بەس سوتەمەنەکە بازەکەین
ئەجین ئێمە کێشە مەشاکیلی ترمان زیاتر هەیە کێشانە زیاتر کاتانەوە بەدەر لە سوتەمەنی تۆ هەر لە خواردەمەنیەکانەوە بیگرە هەر لە میوە هاتەوە بیگرە هەر لە کاڵاو پۆشاکەکانەوە بیگرە ئەمانە هەمووی لەسەر خەڵک هەرگرانە بەستم هێڵەکەی کێشەیەکی ترزانەیە بەدەر لەمە وڵا بەدەر لەمە ئێمە وەکو کێشە بڵێن هەر بەس ئەوەیە کرەی فیتەرە تۆ ئەچی بەلای فیتەر حتا گەرێکە بووە کاتەوە 20,000 لێسەنێ 25,000 لێسەنێ سیارەیە خۆی پێیاچی بەلای تعدیلی 4 گەڵا 5 گەڵات لێ ئەسەنێت ئەمانە هەموو کێشەیە بۆ ئێمە چاوی منی سپاسانەکەم بەڕێزی بەڵە بەرزانەوەی کە گوێبیستی بن وتەکانی لێر حەمە شەریف بەرپرسی یەکێک لە هێڵەکانی ناوشار کە هێڵی خەباتە و مێڵەیەکێکە لە قەرە باڵخترین هێڵەکانی ناوشاری سلێمانی ئەو بازدەوە دەکات کە ئەو دەنگۆی لە دوێنێەوە لە نێوتۆڕە کۆمەڵایەتەکان و لە سوۆشال میدیادا بڵاو بۆتەوە لەوەی کە کرێی گواستنەوەی سەرنشینێک لە 500 دینار بۆ 750 دینار زیاد کراوە ئەو بازەوە دەکات کە ئەمە هیچ بنەمایەکی نییە و ئەوان وەکو هێڵە گشتیەکان تاوەکو ئێستاش سەرنشینان هەر بە 500 دینارە گوازنەوە و ئەوان دەڵێن ئەگەر نرخی بنزین لەوە زیاتر گرانتر بێ ئەوان ئامادەنین بە هیچ شێوەیەک ئەم نرخە لەسەر هاوڵاتیان و لەسەر سەرنشینەکانیان زیاتر بکەن و گرانتر بکەن هەرچی تایبێتە بە گرانبوونی نرخی سوتەمەنی ئەو دەڵێت کە داوامان پێشکەشی قایمەتی سلێمانی کردوەوە بڕیارەکە سبینێ قایمەتی سلێمانی جوابی گلەیەکانی ئێمە یاخۆ جوابی داواکاری و یاداشتەکانی ئێمە بداتەوە بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکە.